دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما بێت و گفتوگۆ زیاتری لەگەڵەکەم. دکتۆر جوتیار ئەم کاتتان باش. باس لەوە دەکرا کە ڕۆژی سێشەممە یان پێنجشەممە شاندێک دەچێتە بەغدا، ئیدی سێشەممە شان دەکەنە چوو. ئایا سبەی شان دەچێت یان چاوەڕێی حکوومەتی فیدراڵن بۆ ئەوەی بچنە بەغدا بۆ دانوستاندن؟ ئێوە و بینەرانی کوردستان 24 باش. حکوومەتی هەرێم جددیە لەوەی گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکات کە لە ئەو ڕێککەوتنەکە لە نێوان هێزولانە سیاسەکان ئیمزا کرا وکو ئاماژەتان کرد و ئامادەکاریەکان کراوەوە ئەم ڕۆژ بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئەم کەسانە دەستنیشان کران وکو ئەندامی شاندی حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە. پێشتریش ئێمە چاوەڕێی حکوومەتی عێراق بووین کەوە ئامادەکاریەکان بکەوە پێشوازی لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بەپێی ئەو ئاستەی کە پێویستە پێشوازی لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بکات. بۆیە ئێمە ئامادەین ئێستا چاوەڕێی بەغداین کەوە هەواڵێک بنێرێەوە هەواڵ بە ئێمە بگەینێت و لە نزیکدا ئێمە بتوانین دەست بە گفتوگۆیەکان بکەین لەگەڵ حکوومەتی عێراقی و بەپێی ئەو ڕێکەوتن نامەیە بەپێی ئەو اتفاقی کە کراوە ئێمە بتوانین بابەتەکان گفتوگۆ بکەین و ئومێدەوارین لەم نزیکانە سەردانی بەغدا بکەین. باش، کەواتە سبەیش سەردان ناکەن. دەمێنێتەوە لەسەر ئامادەکاریەکانی حکوومەتی عێراقی هەر کاتێک ئەوان ئامادە بوون و ئەو بابەتانەی کە پێویستە گفتوگۆیان لەسەر بکەین حازر بوون، ئیتر ئێمە ئامادەین. دەزانم ئێوە ئامادەن دکتۆر، بەڵام ئێستا زۆر کەمی ماوە وەنیە؟ ئایا سبەی دەچن یان نا؟ وەکو باسم کرد یعنی ئێمە وەکو حکوومەت حازرین، ئیتر دەبێ حکوومەتی عێراقیش ئەویش ئامادە بێ و هەواڵ بنێرێ و ئێمە بچین. خۆ ناکرێ ئێمە بڕۆین بەبێ ئەوەی کەەوە حکوومەتی عێراقی خۆی ئامادەبوو بێتن و کاتێکی گوجاو دابنێت و تیمەکەی خۆی ئامادە بکات بۆەوەی لەگەڵ ئێمە دابنیشێت. ئەمە ئێستا چاوەڕێی بەغداین. وەرەقەیەکی دانوستانتان ئامادە کردووە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە باستە چیەکەن؟ طبعا ڕێککەوتنەکە هێڵە گشتیەکان یان دەتوان بڵێ مودەکاریەکانیشی تێدایە. جگە لەوە ئەمڕۆ لە کۆبنەوە ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت هەموو وەزارەتەکانی ڕاستپارت کە هەر کەسێک بەپێی پسپۆری خۆی چێ گرینگە چه ئەولەویەتە لە چوارچەوەی کار و ئەرکەکانی وەزارەتەکەی خۆی ئامادە بکات. تقریبان ئەمەش بە هەمانجی لەگەڵ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمە ئامادە بکرێ، بەڵام جەناب دەزاری لە سەرەتاوە بە ئەو کۆبنەوە بکرێ لەگەڵ حکوومەتی عێراقی و بابەتەکان دیارن، بەشێکی پەیوەستە بەلایەنی تەنفیزیەوە، بەشێکی پەیوەستە بەلایەنی تەشریعیەوە. ئەوی تەنفیزیە گفتوگۆیە لەسەر بەسەری بودجە مەلەفی نەوت و گاز بەتایبەت نەوتە و بەشی تەشریعیەکەش ئەوەیە کە سەقف زەمەنی دانراوە بۆ نمونە تەشریعکردنی قانونی نەوت و گازە، تەشریعکردنی قانونی مەجلیسی ئیتیحادیە، هەروەها بابەتی تری کە پەیوەستە بە لانی تەشریعیە کە لە بینی ئێمە و حکوومەتی عێراقیە هەیە. بۆیە ئەمە بابەتی سەرەکیە کە دەتوانێت ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق گفتوگۆ بکەین، بەڵام بەپێی حتا جەدوەلی زەمەنی مەسەلەی بودجە دەکەوێتە پێش هەموو بابەتەکانی تر، چکە ئەگەری هەیە حکوومەتی عێراقی بودجی 2022 ئامادە بکە لەم چەند ڕۆژەی ماوە یان مانگێک کە 2 مانگ ماوە لە ساڵی 2022 بێ ئێمە ئەم ئامادەکاریانە بکەین و بێگومان پێشتریش ئێمە لەگەڵ حکوومەتی کازمی و پێش حکوومەتی کازمی عادل عەبدولمەجیدی کارکراوە و راپۆرتەکان ئامادە کراون، بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە بودجە چ ئەوانەی کە خۆبان وەکو دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان و دیوانی چاودێری بەغدا هەموو ئامادەکاریەکان کراوە. ئەمە هەموو راپۆرتەکان ئامادەن بۆی ئێمە دەست بکەین بە گفتوگۆ لەسەر مەسەلەی بودجە و لەسەر مەسەلەی بێگومان مەسەلەی نەوت بە تایبەت. هەروەها مادەی 140 لە بابەتە هەرە گەرینگەکانە بۆ ئەوەی
گفتوگۆی لەسەر بکەین زۆر باش. وەتەنانەت لە ڕێکەوتنەکە هاتووە کە ئەبێ لژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 تشکیل بکرێتەوە پێک بهێنرێتەوە. باش دکتۆر ئەم جارە چی ئەەکەن بۆ ئەوەی شایستە داراییەکان تێکەڵ بە ململانەیە سیاسیەکان نەکرێت پێشتریش بەڵێنیان داوە و بە یاساش تەزبیت کراوە کە بودجە تێپەڕێنراوە لە نێو پەرلەمانی عێراقا بەڵام ئەو شایستە داراییانە نەهاتوون. طبعا حکوومەتی هەرێ پێشتریش ئێستاش هەرچی ئەرکە و واجبە لەسەر حکوومەت جێبەجێی کردووە لە چوارچەوەی دەستور ئەوەی کە استحقاقاتی هەرێمە بەداخەوە نەنێردراوە وەک بەڕێستان ئاگادارن هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئاگادارە لەوەی حکوومەتی عێراق لە ساڵێکە تەنها 2 جار استحقاقی دارایی حکوومەتی هەرێمی ناردووە. ئێمە یعنی تەکید دەکەین لەوەی کەوە هیچ بیانوویەک نەمایە لەسەر ئێمە بدەین بە حکوومەتی عێراق کەوا ببتە بیانوویەک بۆی استحقاقاتی دارایی هەرێمی کوردستان نەنێرێت. ئێمە جددین لە مەسەلەکەیە و جددیەتی ئێمەش لە ڕووی عملیەوە نیشانمان داوە کە حکوومەت زۆر پەرۆشە لەوەی بە زووتری کا سەردانی بەغدا بکات چاوەڕێی بەغداین و بێگومان ئێمە پێشتریش لەگەڵ حکوومەتەکانی تر داواکاریمان ئەوە بووەکەوە قوتی خەڵکی هەرێمی کوردستان بە سیاسی نەکرێ ئەوەی کە هەیە دەتەکرێت لە ڕێگەی گفتوگۆ و دانوستاندن ئێمە قسەی لەسەر بکەین و دەستوریش حاکممان بێت لە نێوان هەردوو لا بەڵام ناکرێت قوتی خەڵکی هەرێمی کوردستان بە سیاسی بکرێت ئەوان ئەو بەڵێنیان داوە دکتۆر کە تێکەڵ بە ململانێ سیاسیەکان نەکرێت تا ئەم لەحزەیە نیەتی بەغدا تا ڕادەیەک یعنی نیەتی بەغدا باشە لەم ڕوانگەیە وەڵام ئێمە نازانین ماوەیەکی تر چۆن دەبێت و تەجاروبیشمان هەیە لەم چوارچەوەیەدا بەڵام خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا بێ کە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک هیچ بیانوویەکی نەداوە لەوەی کە ببێتە سەبەبێک حکوومەتی عێراق استحقاقاتی دارایی هەرێم نەنێرێت. هەموو کارمان کردووە و بەردەوامیش دەبین حکوومەتیش زۆر جددیە لەوەی بگاتە اتفاق لەگەڵ بەغدا بەڵامی تر ئەمەش دەمێنێتەوە سەر نیەتی حەقیقی حکوومەتی عێراق تازە لەسەر ئەم بابەتە. هەموو شتەکان وازەحە یعنی هیچ بابەتێک بڵێ زۆر معقد بێ یان لانی دارایی یان لایەنی فەنی هەموو شتێک ڕوونە. ئێمە ماوەیەک زیاتر لە ساڵێک هەموو داتایەکان دراوە بە دیوانی چاودێری عێراق هەموو ئەو داتانەی کە لەسەر مەلەفی نەوت دراوە بە وەزارەتی نەوت هیچ شتێک نەماوە ینی خەڵکی هەرێمی کوردستان بە بزانێ ینی هیچ شتێک نەماوە ئێمە مەسەن پێمان نەداوێت بە حکوومەتی عێراقی بۆەوەی کە نیەتمان جددیە لەوەی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوی لەسەر کۆمەڵی بابەت بەڵام دیسانەوە ئێمە دەستور حاکمە دەستور ئەساسی ڕێککەوتنێک هەر ڕێککەوتنێک بێ لەگەڵ حکوومەتی عێراق بە پێ ڕێککەوتنەکە دەبێت 200 ملیارەکە تا سەرەتای مانجی با بڵێن یەک بێت واتە 2023 بێت ئەو 200 ملیارە پێتان وایە بنێرن ئەگەر نیازپاکی هەیە لە لای حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئەگەر هیچ نەبێ بە ئەو دوومانگە ئەگەر نیازپاکی هەبێ بێ بنێرێت پرسیارەکەم دووباراکەمەوە ئێوە ئەڵێن بۆ نمونە متمانەمان بە حکوومەتەکەی هەیە ئەوان بە ینی هاتوونەتە پێش با بڵێن ڕێککەوتن کراوە مادام ڕێککەوتن کراوە هەردوو لە بەنیازی ئەوەن کێشەکان چارەسەر بکەن ئەگەر هیچ نەبێت خۆ حکوومەتی عێراقی دەتوانێت ئەم دوو مانگە 200 ملیارەکە بنێرێت ئایا ئێوە داوا ئەکەن کە بینێرێت طبعا ئێمە متمانە بە بەلانە سیاسیەکان هەیە کە بێکەوە اتفاقیان کردووە ئەو اتفاقیان ئیمزا کرد و ئێمە ئومێدەوارین کە حکوومەتی عێراقی التیزام بەو ڕێککەوتنە بکات طبعا ڕێککەوتنەکە کۆمەڵێ لە خەتەوات کۆ هەنگاو هەیە ئەم هەنگاوانە ئێمە ئامادەین و بێکەوە توانین کۆمەڵی لە بابەت چارەسەر بکرێ جارە هێشتان لە چوارچەوەی لە ڕووی عملیەوە سەیری حکوومەتی تازای بەڕێز سوودانیەکەی کە تا چەند ئەو بەپێی ئەم داواکاری و سەحقاقاتی هەرێم دێتە پێش هێشتان ئێمە هیچمان نەبینیوە مەبەستمەوەیە کە ئێمە سقەمان بۆیەکە و ڕێککەوتنەکە ئێمە خۆمان ملتەزمین پێوەی و ئیتیفاقشکرەوە لە پەرلەمانیش دەنجی پێدراوە جا چاوەڕێ دەکەیت ئەگیلا من یعنی ئەگەر پرسیارم لێ بکەی نیەتی حکوومەت
چۆن بزانین ئەکید ئەگەر ئەم پارەیە بنێرێت ئەکید ئەمە هەنگاوێکی باشە بێ بۆ نیشاندانی نیەتێکی باشی حکوومەتی تازەی عێراق. سپاس بۆ دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی.